ئەمڕۆ ساک لە قوتابیانی کۆلێژی پزیشکی ڤێتنەری دەکەین. ئەگەر هات و ناتبای بۆ کۆلێژی پزیشکی ڤێتنەری ئەوە حەزت دەکرد بچبایتە چ بەشێکی تر؟ سەلام دکتۆرە چۆنی؟ خۆشبی. ئەگەر هات و نادای بۆ کۆلێژی پزیشکی ڤێتنەری ئەوە چی بۆ چ بەشێکی تر؟ کاکتۆر چۆنی؟ ئەوە خەریکی چیت؟ با ئەمڕۆ پرسیارێک لێ بکەم. ئەگەر هات و نهاتبای بۆ کۆلێژی پزیشکی ڤێتنەری ئەوە حەزت دەکرد بچبایتە چ بەشێکی تر؟ هەر پزیشکی ڤێتنەری هەڵەدوێت یان مسلمانی یان نەدووە. کۆلێژ دەرمانسازی. بۆچی؟ لەبەرەوەی دەرمان خولیایەکی منداڵیم بوو زۆر حەزم پێ بوو. دەست خۆش. زۆر سوپاس بژیت. بۆچی؟ لەبەرەوەی یارمەتیدانی ئاژەڵ ئەکێکی مرۆڤایەت. دەست خۆش. سەلام دکتۆرە چۆنی؟ باشم سوپاس بژیت. خۆشبی. ئەگەر هات و نهاتبای بۆ کۆلێژی پزیشکی ڤێتنەری ئەوە چی بۆ چ کۆلێژێکی تر؟ بۆچی؟ دەست خۆش. سەلام تۆر چۆنی؟ باشم سوپاس. ئەگەر هات و نهاتبای بۆ کۆلێژی پزیشکی ڤێتنەری ئەوە چی بۆ چ بەشێکی تر؟ بەشی پزیشکی دان. بۆچی؟ هیوایەکی منداڵیم بوو لەبەرەوە. دەست خۆش. سوپاس. ئەجە سڕی تۆ دکتۆر هەر ئەتو پرسیار لە قوتابیان کردووە بە ئەمە پرسیار لێ بکەین. فەرموو. ئەگەر کۆلێژی پزیشکی ڤێتەنەری نەبایە حەزت بە چ بەشێک بوو؟ کۆلێژی یاسا. لەبەرچی؟ چکە حەزم لێ دیفاع لە مافەکانی خەڵک بکەم. بژی دەست خۆش سوپاس. سەرچاوم.